لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لو أنا الشخصات وبستنو لو أنا كاين تفسير القرآن في رزبين وخزمتان فبس رزامن رب العالمين وهوادان وإوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وهو الذي أنزل من السماء ماء فأخرجنا به نبات كل شيء فأخرجنا منه خضرا نخرج منه حبا متراكبا ومن النخل من طلعها قنوان دانية وجنات من أعناب والزيتون والرمان مشتبها وغير متشابه انظروا إلى ثمره إذا أثمر وينعه إن في ذلكم لآيات لقوم يؤمنون. بەڵە خۆشەویستان لە درێژە و ئاەتانەی کەوا ڕەب العالەمین باز لە پەروەردگارێتی خۆی دەکا کە ڕەب العالەمین خالیقی ئەو کەونەیە و مالیکە و هەروەها مدەبیرە و بەڕێوەی دەبا وەکو لە سوورەتی الرەحمان دەفەرمی كل يوم هو في شأن. ئیتر بە بەردەوامی لە هەموو ڕۆژێک و لە هەموو سات و چرکەیەکدا ڕەب العالەمین ئەو بوونەوەرە بەڕێوە دەبا. دەفەرمی وهو الذي أنزل من السماء ماء. دەفەرمی هەر ئەو زاتەیە کەوە ئەنزەلە منە السەمائی ماء لە ئاسمانەوە باران دەبارێنی. دیارە ئاسمان بە مانای با بڵێن وەکو زانان دەفەرمی ئەی منە السەحابی چونکە پەڵە هەورەکان لە ئاسمانن. ئیتر كل ما علاك فهو سماء وەکو عەرەب دەڵێ هەر شتێکەوە لە سەرووی تو بۆ ئاسمانە. ئیتر کە خوای گەورە لە ئاسمانەوە واتە لە پەڵە هەورەکانەوە کە لە ئاسمانەوە خوای گەورە باران دادەبەزێنی وەکو لە سوورەتی الواقعە دەفەرمی أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون. کەواتە باران لە چێن دەردادەبەزی من المزنی واتە لە هەورەوە دادەبەزی ئەو هەورەش لە ئاسمانەوەیە. فأخرجنا به نبات كل شيء. ئیتر ڕەب العالەمین لێرەدا وەکو ئوسلوب و سیغەکە لە سەرەتادا وهو الذي أنزل من السماء ماء بە سیغەی غائب باز دەکا پاشان بە سیغەی متەکەلم فأخرجنا به بە سیغەی متەکەلم واتە ئیلتیفاتێش تێدا کە وەکو لە یەکێکە لە بەلاغەتەکانی قورئانی پیرۆز لە بۆ سەرنجڕاکێشانی سامعە ئەوەی کەوا گوێی لێ دەبی کاتێش کە لێرەدا فأخرجنا به واتە ئێمە بەهۆی ئەو بارانەوە ئەو نەباتەمان ڕواندیە. جاوەکو زانان دەفەرمی لۆ لێرەدا بە سیغەی متەکەلمی عەظیم قسان دەکا فأخرجنا به واتە بە سیغەی جەمعی متەکەلمەکەوە لە بۆ تەعظیمە إظهارا لكمال العناية بشأن ما أنزل الماء لأجله. کەواتە تاوەک تێمان بگەین ئەو ئاوە کە خوای گەورە لەو بارانەی دابەزاندی لە ئاسمانەوە ئیتر چی لێ بەروبووم دێ ئەوە خوایە بە عەظەمەتی خۆی لە نەتیجەی ئەو بارانە ئەو گژوجیا و ئەنواعی نەباتەشین دەکا. فأنبتنا به نبات كل شيء. تەماشا دەکە ئەو بارانی کە لە ئاسمانەوە دەباری دەکەوتە سەر یەک خاک بەڵام ئەوجا لە نەتیجەی ئەو بارانە فأخرجنا به نبات كل شيء واتە چەکەرەی هەموو نەباتێک و چەکەرەی هەموو گژوجیا و دارێک لە نەتیجەی ئەو باران کە دەباریتە سەر ڕووی زەوی ئەوە ئەنواعی نەبات چەکەرەی دەکا.
بەڵام زاد فەرمی فأنبتنا به نبات كل شيء واتە بە یەک ئاو لەسەر یەک خاک وەکو خوای گەورە لە سورەتی الرعد دەفەرمی يسقى بماء واحد ونفضل بعضها على بعض في الأكل دەفەرمی بە یەک ئاو دەدرێ بەڵام ئەنواعی شتی لێشین دەبی کە هەندێک لە هەندێکی مفەضەلترە و چاکترە و خەڵکی زیاتر خواستیان لەسەرە. ئیتر ئەوە عەزەمەتی رب العالمینە لە نزیە ئەو بارانە کە دەبارێنی لەسەر ڕووی زەوی. ئیتر فأنبتنا به نبات كل شيء واتە بەو ئاوە بەو بارانە ئەنواعی نەباتات ئەنواعی گژ و جیا و ئەنواعی دار چەکەرەی دەکا. فأخرجنا منه ئەوجا لەو چەکەرەی نەباتەی أي فأخرجنا منه خضرا واتە ڕووەکەچی سەوزی لێ دەڕوێ کەواتە بەو بارانەی کە دەباری ئەوجا ئەنواعی گژ و جیا چەکەرەی دەکا پاشان ڕووەکەچی سەوزی ناسچی لێ دەردەچی کە لە دوای ئەوە طبعاً ئەوە کە دەبێتە ئەسلی ئەو گژ و جیا و ئەو نەباتێکەوە لێشین دەبیتن. نخرج منه خضرا ئەوجا لەو کە یەکەم جار چەکەرەی کرد ئەوجا دوایە ڕووەکەچی سەوزی ناسچی لێ ڕوە ئەوجا نخرج منه خضرا وەکو وتمان کەوە نەباتەچی با بڵێن جیایەکی ناسچی کەسچی لێ دەردەچی لەو نەباتە کەسکەش ئەوجا چی لێ دەردەچی نخرج منه حبا متراكبا كواتا ئەوجا ملاحظە دەکەین لێرە بە صیغەی فعل مضارعیش فەرموویتی نخرج منه واتە ئەوەی کە تەسەووری بکەین خوای گەورە سبحانه وتعالى ئەو وەکو صیغەی مضارع لە بۆی کەوا تەسەوور بکرێ لە بۆی کەوا تێمان بگەین صیغەیەکە تەجەددودی تێدایە بە بەردەوامی لە نوێبوونەوەدایە خوای گەورە بەو شێوەیە نیشانماندا تاوەکو تەسەووری بکەین. ئەو نەباتەی کەوا چەکەرەی کرد ئەوجا ئەو سەوزاتیەی لێ دەرچوو جیایەکی سەوزی ناسچی لێ دەرچوو ئەوجا لەو جیانە سەوزە ناسکە نخرج منه حبا متراكبا واتە دانەوێڵەی لەسەر یەک کەلەکەبووی لێ دەردەچی دانەوێڵەی لەسەر یەک کەلەکەبووی لێ دەردەچیتن متراكبا واتە کەلەکەبوو لەسەر یەکتری وەکو گوڵە گەنم و گوڵە جۆ و هەروها گوڵە برنج و ئیتر ئەو نەباتانەی کەواوەکو حەب و ئەوانەی کەوا دانەوێڵن نخرج منه حبا متراكبا. ئیمامی رازی دەڵێ ئەوجا ئەو گوڵە گەنمە یاخود ئەو گوڵە جۆیە تەماشا دەکەی هەندێک شتی لێ لە دەوروبەر شین دەبی کە هەمومان دیتیتمان وەکو دڕک و دەرزیە تا وەکو تەیر نەتوانی بێ ئەو دنکە گەنمانە یاخود ئەو دنکە جۆیانە یاخود ئەو دنکە برنجەی بێ بخواتن لەبەرەوەی پارێزگاری لێ دەکاتن خوای گەورە سبحانه وتعالى. پاشان خوای گەورە تەرکیز لەسەر هەندێک نەوع بە تایبەت دەکا ومن النخل من طلعها قنوان دانية کەواتە ئەوەی تریان کە حەبا متراكبەنی لێ دروست بوو ئەو شتانە بوون کە وەکو لە سەرەتا ئاەتەکان فەرمووی إن الله فالق الحب والنوى کە گوتمان وەکو دانەوێڵە و ئەویت کەش وەکو ناوک ئەوەی وەکو دانەوێڵەی وەکو گەنم و جۆ بەو شێوەی خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی لە سەرەتادا چەکەرە دەکا ئەوجا پاشان شتێکی کەسچی ناسچی لێ پەیدا دەبی ئەوجا لە دوای ئەوەی دەبیتە چەند دانەوێڵەیەکی کەلەکەبوو لەسەر یەکتری لە ئەوانەی کەوا نەواشن واتە ئەوانەی کەوا ناوکن وەکو خورما ومن النخل لە دار خورمادا من طلعها قنوان دانية چی لێشین دەبی لە سەرەتادا وەکو دەڵێت چەند پەلێکی هێشووی شۆڕبووەوە دەردەینی چەند پەلێکی هێشووی شۆڕبووەوە دەردوێنی کەواتە من النخل من طلعها ئەوەی کە لێی دەردەچی قنوان دانية قنوان واتە ئەو هێشوانەیە کەوا لە دواترێ دەبنە خورما ئەوجا دەفەرمی دانیە واتە شۆڕبووەوە لە بۆ سەر ڕووی زەوی یاخود هەندێک دەفەرمین دانیە لێرە ئەی ملتەفە یەقڕب بعضها من بعض
کەواتە بە هەردوو شێوە لێک درایتەوە واتە ئەو هێشوانەی کەوا لە دار خورما دەردەچی لە سەرەتادا ئەوجە دانیەیە شۆڕ دەبیتەوە لە سەر ڕووی زەوی یانتە دانیەیە بە معنەوەی ئەوەی کەوا تێیدا کە لە دواترێ دەبتە خورما هەمووی نزیکی یەکتری و دانیەیە لە یەکتری واتە لە یەکتری نزیکن چڕوپڕن ئەوەی کەوا لێی پەیدا دەبی. وجنات من أعناب والزيتون والرمان وهروها چەندین باغی لێشین دەبی ئەوجا لە ئەعناب واتە ئەعناب طبعا جەمع عنەبە واتە لە ترێ وهروها لە زەیتون وهروها لە هەنار خوای گەورە سوبحانه وتعالى لە یەک ئاو لە یەک خاکدا ئەنواعی شت شێن دەکا گەنم و جۆی لێشین دەکاتن ئەوانەی کەوا دانەوێڵن دار خورمایەکی بڵندی لێشین دەبی وهروها ئەنواعی میوەجات هەم وەکو با بڵێن ترێ و هەنار و هەروها زەیتونیشی لێشین دەبی ئەوجا دەفەرمووە جەناتین چەندین باغی لێشین دەبیتن لە ترێ و لە زەیتون و هەروها لە هەنار دەفەرمووە مشتبها وغير متشابه كواتا بعضه متشابها وبعضه غير متشابه مشتبها وغير متشابه كواتا هەندێکی بە یەکتر دەچی هەندێکی بە یەکتری ناچیتن لە هەیئەت و لە مقدارەکەی و لە ڕەنگەکەی و لە تامەکەی بە یەکتری ناچن ئیتر هەمووی بەڵگەیە لەسەر ئەو پەڕی عەزەمەتی ئەو پەروەردگارە عەظیمە سوبحانه وتعالى خورمایەکی زۆر شیرنی لێ بە پاش دەکەوی لە هەمان کاتدا زەیتونێکی تاڵی لێ بە پاش دەکەوی و هەروەها تەماشا دەکەی ئەنواعی ترێ لە ڕەنگ و لە بۆن و لە تام ئەنواعی هەنار و ئیتر بەو شێوەی خوای گەورە سوبحانه وتعالى لە یەک خاک ئەنواعی شت کەواتە دەفەرمێ مشتەبیهەن لە هەندێک شت متەشابین وەکو یەکن هەمووی ڕەگ و هەمووی نەباتن هەمووی گوژ و گیان هەیە هەمووی پەلچیان هەیە و لە یەک سەنفیش تەماشا دەکەی ئەنواعی مەسەڵەن ئەنواعی سێو دروست دەبیتن ئەنواعی ڕەنگ دروست دەبیتن و هەروەها لە هەموو بابەتەکان کە هەمووی بەڵگەیە لەسەر ئەو پەڕی عەزەمەتی پەروەردگار. انظروا إلى ثمره إذا أثمر تەماشا بکەن خوای گەورە داوامان لێ دەکات تەماشا بکەین تاوەکو بیر بکەینەوە عەزەمەتی پەروەردگارمان لۆ بێتە پێشچاوی تەماشای بەرووبوومی بکە کاتێکەوە بەرووبووم دەگری کاتێکەوە لە سەرەتادا چەکەرە دەکا و ئەوجا ئەو جیاناز کە کەسکەی لێ پەیدا دەبی ئەوجا دەبیتە دانەوێڵە و یاخود ئەوەی تریان دەبیتە وشی خورما و یاخود ئەویت کە دەبیتە هەنارە و ئەویت کە دەبیتە پرتەقال و ئەنواعی شتی لێ ئیجاد دەبیت تەماشاکە کاتێکەوە بەرووبووم دەگری تەماشاکە کاتێکەوە شین دەبی بە چ شێوەیەکە انظروا إلى ثمره إذا أثمر وينعي کەواتە تەماشاکە لە سەرەتای دروستبوون و بەرووبوومەکەی و پاشان کاتێکەوە یەنعیهی واتە کاتێکەوە ناضج دەبی کاتێکەوە پێ ڕادەگات چەندە سەیرە و عەجیبە انظروا إلى ثمره إذا أثمر وينعي كواتا دڵێ وەکو دڵێ إلى حال ينعيه ونضجه كيف يعود شيئا جامعا لمنافع وملاذ كواتا تەماشاکە کاتێکەوە بەرووبووم دەگری کاتێکەوە ئەوجا پێ ڕادەگا چەندە شتی بە سوودی تێدایە و کەوا ئینسانەکان لەزەتی لێ دەکەن أي انظروا إلى ذلك نظر اعتبار واستبصار واستدلال تەماشای بکە بەو چاوە تەماشای بکە کەوا پند و ئامۆژگاری لێوەربگری کە هەمووی بەڵگەن لەسەر دەسەڵاتی ئەو پەروەردگارە عەظیمەی کەوا بەو شێوەی ئەنواعی نەباتات و گوژ و جیا لە یەک ئاو کە لە بارانە و لە یەک خاک کەوا تێیدا دەڕوێن خوای گەورە ئەنواعی شت دەڕوێنیتن کەواتە بەڕاستی هەر هەمووی بەڵگەن بەڵام چێ پند و ئامۆژگاری لێ وەردەگریتن إن في ذلكم لآيات لقوم يؤمنون بەڕاستی ئەوانە هەمووی بەڵگەن لە بۆ کەسانێک کەوا ئیستعدادیان هەبی ئیمان بینن کەواتە کەسێک بە دوای حەقیقەتدا بگەڕێ بە دوای ئەوەی بگەڕێکەوە ئیمانی دامەزرێنە ناو دڵ و دەرووندا کاتێکەوە تەماشای گژ و جیا و نەباتات و عالەمی نەبات دەکا لەو کاتێکەوە پێ ڕادەگا لەو کاتێکەوە شین دەبی لەو کاتێکەوە پێ ڕادەگا و دەگاتە بەرووبووم بەڕاستی هەمووی بەڵگەنە لەسەر عەظەمەتی ئەو پەروەردگارە لە بۆ کەسێک کەوا لە دوای بەڵگە بگەڕێ لە دوای ئەوەی کەوا بێوێتن ئیمان بینیتن بە ئیلاهی حەق و
پەرستراو و معبود و تاکە پەرستراوی بە حەق کە ئەڵڵایە سوبحانەه وتەعالا. ئیتر وەکو زانان دەفەرموون بە تایبەتی کەسانێک لەو زەمەنی دابەزینی وحی و هەروەها ئێستاش و هەتا ڕۆژ قیامەت کەسانێک ئینکاری بەعث و زیندووبوونەوە دەکەن. ئیتر خوای گەورە سوبحانەه وتەعالا چەندین بەڵگە دەینێتەوە لەسەر دەسەڵاتی خۆی. تەماشاکە وەکو لە چەندین ئاەت و لە چەندین حەدیث پێغەمبەر هاتێ صلی الله علیه وسلم هەموو ساڵێک خوای گەورە لەو چاروەرزەیەکەوە بەسەرمان دادەینی تەماشا دەکەی کاتێکەوە پاییز دادێ هەموو گژوجیاکان زەرد دەبن و پاشان ئەوەی هەڵدەوەرێ و وشک دەبیتەوە و ئەوجا پاشان کەوا بەهار و پاشان زستان و بەهاری بەسەردادێ بە چ شێوەیەک ئەو خاکە مردیە زندی دەبیتەوە، بە چ شێوەیەک گژوجیا و بە چ شێوەیەک ئەنواعی بەروبوومت پێدەبەخشی. ئەوەندە کافی نییە کەوا تێت بگەینی ئەو زاتێکەوە خالیقی ئەو بوونەوەرێ و خالیقی تووە جارێکی دیکەش بەتوانایە لە دوای مردن زندیت بکاتەوە بە تەئکید هەروایە. ئیتر ئەو ئاتانە هەر هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کەوا تەنها ئەڵڵا سوبحانەه وتەعالا کە تاکە پەروەردگارە هەر ئەویش تاکە ئیلاه و معبودی بە حەقە کە شایانی پەرستنە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.